وەک دەزانن سوپای داگیرکەرەکەی تورکیای چاوچنۆک و تورکیای فاشیست جارێکی تر چاوی بڕیوەتەوە خاک و نیشتیمانی کوردان و بە بیانووی گەریلاکانی پەکەکە بە پێشکەوتوترین چەشی دنیا سنوورەکانمان و گوند و دێهاتەکانمان بۆردومان دەکات و قوربانی یەکەمیش هاوڵاتیانی سڤیل و ستەم دیدەی گەلی کوردن. هەر بۆیە داواکاری لە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان و وڵاتانی زلهێز کە سنوورێک بۆ ئەو بەردومانە داگیرکاریانەی تورکیادا بنێت و چیتر ڕێگە بە پێشێلکردنی سەروەری خاکی کوردستان نەدەن. ئەوەی کە خەڵکی نیگەران کردووە بێدەنجی و بێ هەڵوێستی حکوومەتی هەرێم و لایەنەکانی باشووری کوردستانە، ئەوەیە کە بەڕاستی حکوومەتی هەرێم سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی پەرلەمان سەرۆشی ئەنجومەنی وەزیران هەتا ئێستا هەڵوێستێکی ڕوونیان نەبووە بەرامبەر بەو هێرش و پەلامارانەی تووشا بەرامبەر بە پێشەلکردنی سەروەری خاشی باشووری کوردستان بەرامبەر بە شەهیدکردنی هاوڵاتیانی مەدەنی بەرامبەر بە زیانەکانی هاوڵاتیانی مەدەنی.